ئێوارەوە باش و بەخێربێن سەرچوان ئێمە وەکو چاڵاکی مەدەنیین شاری هەولێر هەرساین بەکارێکی مرۆڤانە و ئەخلاقیانە بەهەست بە بەرچارکردنی مەسئولیت لەسەرشانی ئێمە وەکو ئەرکێکی ئەخلاقی بتوانین بەرگری لەوە بکەین کە لە خوشک و برایان ڕۆژئاوامان سەبارەت بە بایکۆتکردنی نەکردنی شتومەکی کاڵە تورکیەکان لە شاری هەولێری خۆشەویست هەستکردن بە مەسئولیت ئێمە بیرمان لەوە کردەوە کە بتوانین هەمیشە بەرگری بکەین لە نەکردنی شتومەکی تورکی بەکارهێنانی کاڵاکانی تورکی لە شاری هەولێری خۆشەویست.